هۆکاری ڕێگریەکەی قوبات تاڵابانی لە تیمی پایتەخت میدیا ئاشکرا دەبێت. بە قورآانی ساوا قسەتان لەگەڵەکەم بەخواز ئەلەرزم لە ترساڵم نەوە بڕوخێ بە سەرمانە. ئەگەریتە شاری چەمچەماڵ دوو کچە مۆدێلیتیا بواە سوێن بەخوایتە 50 تەنگەراوە هات بۆ ئێرە. دوایەوەی بە فەرمانی ڕاستەوخۆی قوبات تاڵابانی ڕێگری لە تیمی پایتەخت میدیا کراو لەلایەن ڕاگەیاندنی قوبات تاڵابانیەوە ڕێگە نەدرا ڕووماڵی کۆبوونەوەی یەکێتی و پارتی لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی لە هەولێر بکات. بە فەرمانی ڕاستەوخۆی قوبات تاڵابانی و بە نووسراوی ئەو ڕێگری لە تیمی پایتەخت میدیا دەکرێت. هۆکاری سەرەکی ڕق و کینەی قوبات تاڵابانی بەرامبەر دەستگای میدیایی پایتەخت ئاشکرا دەبێت. لە ماوەکانی ڕابردوو ئەو کاتەی لافاوە کارە ساتبارەکە چەمچەماڵی گرتەوە و هەزاران کە زەرەرمەند بوون. پایتەخت میدیا لە ڕێگەی چەندین ستافی جیاوازی خۆیەوە ڕووماڵی لافاوەکەی کرد و لە چوارچێوەی کاری میدیایی خۆیدا شەو و ڕۆژ بە دوای هۆکاری لافاوەکە و لێککەوتەکانی بوو لە ڕێگەی ستافەکانیەوە بە دواداچوونی بۆ قەرەبووی زەرەرمەندان و زیان لێککەوتوانەوە دەکرد. پارەیەکی خەیاڵی خێرخوازی هەولێری ئەڵێ هەرەونێ و ماڵەکەی تو بای ئەوەی پێ دوای ئەو پارێکە گەشتۆتە ئێرە بە عەدالەتان دابەش نەکراوە. پورە نەوەڵە عەدالەت بەس عەدالەت نییە. و ئەماش بە تەواوی قوبات تاڵەبانی نیگەران و تووڕە کردووە. پایتەخت میدیا لە ژمارەیەک راپۆرت و بە دۆداچوونی میدیایی خۆیدا بە داتا و ئامار بە پشتبەستن بە زانیاری متمانە پێکرا و ئاشکرای کردووە کە نووسینگەی قوبات تاڵەبانی 14 ملیار و 500 ملیۆن دیناری لە خێرخوازان و کەناڵەکان و ڕێکخراوەکان بۆ قەرەبووی خەڵکی چەمچەماڵ وەرگرتووە. بەڵام کۆمسیۆنەکەی قوبات تاڵەبانی بە بڕی 50,000 و 100,000 دینار قەرەبووی خەڵکی کردووەتەوە. من نزیکەی 10 ملیۆن دینار زەرەرم بەرکەوتووە، ئەو 6,000 دیناری عێراقی بۆ من نووسیوە. پایتەختیش تەواوی کارە گەندەڵی و خراپەکانی لێژنەی قەرەبووی نووسینگەی قوبات تاڵەبانی بۆ ڕایگشتی خەڵکی هەرێمی کوردستان بە بەڵگەی ورد و پشتڕاست کراوە خستووەتە ڕوو. ئەمە تاکە هۆکاری هێرش و ڕێگریەکەی تیمی قوبات تاڵەبانیە لە دەستگای میدیایی پایتەخت و ڕێگری لێکردنیەتی لەلایەن پاسەوانەکانی ناوبراوەوە. پایتەخت میدیا وەک چۆن لە سەرەتای دروستبوونیەوە بەڵێنی کاری جیاوازی و بوێری و ڕاستگۆیی پێداون دووبارەی دەکاتەوە و بەردەوام جیاواز و ڕاستگۆ و بوێر دەبێت و هیچ جۆرە پێشێلکاری و هێرشێکیش ساردی ناکاتەوە.